توانیا دڵسۆز ڕاوێژکاری پەروەردەیی لە ماڵەوە لەگەڵ مناڵەکانمە ئەم چالاکیانەمانە کرد بەردەوام بۆ یەکەم خۆش بوو کە مناڵانی تریش هەر هەمویان بەیەکەوە کۆ بکەینەوە و ئەم چالاکیانە درێژە پێبین هەم هەروەها جۆری چالاکیەکان بگۆڕین هەم شوێنەکەی بگۆڕین هەم مناڵان دیسان بەریەک بکەونەوە. من وەکو دایکێک خاوەنی یەک مناڵم حەزم کرد مناڵەکەم بەشداری ئەم یاری و چالاکیانە بکات چونکە بەردەوام لە ماڵەوە بێتاقەت ئەبێت چونکە بەتەنیاشە ینی هەست دەکەم کە بێزار بۆ لە ماڵەوە و شتێکی زۆر باشە ئەم چالاکیانە کە خۆم بینیم ینی ڕێک حەزم کرد بەشداری کات و دوور بێ لە شاشەی موبایل و تەلەڤیزیۆن و ئەو بێتاقەتی و شتەی نەمێنێ لە ماڵەوە. من بەشداربوویەکی ئەم چالاکیم دایکی کوڕێکی 7 ساڵم زۆربەی چالاکیەکان ئەیهێنم بەڕاستی چونکە زۆر چێژی لێبینێ و هەم دوورەکەوێتەوە لە جەوی ماڵەوە چەند من لە ماڵی شۆ نایاڵم زۆر شاشە بەکاربێنێ بەڵام بەڕاستی بە دیلی ئەوە ئەبێ جارجارە ئەم شتانە هەبێ. سەرەتا کە دەستمان پێکرد ئێمە بە یاری قڕاو بوو ڕۆژێکی باراناوی بوو کە مناڵەکانم بر بۆ یاری قڕاو لە جەرەوە و پێشنیارم کرد بۆ دایکانەوە ومان لە پارکێکی گشتی کۆبووینەوە تا یاری قڕاو بکەن مناڵەکانمان و دوا بەدوای ئەوە لەسەر داواکاری دایکان کە کۆبوونەوەکەیان بەدڵ بوو ئێمە چالاکی ترمان ڕێکخست هەم لە ڕووی هونەری هەم فکری هەم جوڵەیش. ئێمە لە سلێمانی دەستمان پێکرد لەبەر داواکاری زۆری ئەزیزانی هەولێر بردمانە هەولێریش و لەبەر داواکاری ئەزیزانی هەڵەبجە بردومانەتە هەڵەبجەش. سەرپەرشتیارێکمان لە هەولێر هەیە و سەرپەرشتیارێکیش لە هەڵەبجە. هەروە خۆشم لێرە تەنیا خۆمان سەر بەخۆ کارەکەی. وڵی من وەکو خودی خۆم یەکەم جارمەکە بینێنم یەکەم جاریشم بوو بینم شتێکی ئاوا بەجددی شتێکی زۆر باش بوو ئەتر کە جوێنێ بینیم ڕێک قەراریمدا ینی حەزم کرد ڕۆژ بە ڕۆژتی باشتر ببێ بۆیە هەم ناڵەکان دەماڵەوە دوورکەونەوە چکە مناڵی ئێستا دایمە گۆشەگیرە ینی توانێ هەنی قسەی نییە چونکە دایما لە ماڵەوە بە تەنیا گۆشەگیر بوون ین تێکەڵای مناڵی تر نابن هەز بە تەنیایی ئەکەن و ئەمە باشترە بچکە هاوڕێتیان بەقوەتە بێ قسەکردنیان زیاتر ئەبێ و گەشەیان زۆر باشتر ئەبێ. وڵی من وەکو خودی خۆم هەست ئەەکەم منان زۆر حەزی بە قوڕا و لە یاریکردنی خۆڵ و جا نووسی نوشتی بە دیوار و ئەنگ و کەتنیۆ شتانە بنەوە ئەزیاتر ئەوانە باشترە بەڕای من. ئەمە لەبەرەوەی چالاکێکی جەستەیە یعنی ئەو مناڵە پێویستی بەوەیە ئەو تاقەیە سەرفکە ئەو هەموو فکریە ئەو هەموو زانستە بەڕای من ئەمە زەڕورە چونکە وەکو دەربڕینێکە مناڵی ئێستا ئەوەنە زەختی لەسرە بەبێ ئەوەی ئێمە پێ بزانین زەختێکی زۆرمان کردوتە سەر یعنی هەر ئەڵێن هەر قسەی بۆکەین هەر ئەبیستێ هەر ئەبینێ بەڵام نایکا بە فعلی لەبەرەوە بەڕای من لەبەروی مناڵانی زوو لە ناو سروشتا بوون زۆر قسەم پێ لەسەر ئەوە بەڵام با نەچینە ناو ئەوەوە لەبەرەوە مناڵی ئێستا پێویستی بەمەیە زەڕورە لە هەر شوێنەکە بێ من ئەیبەم هەرچەنە بەڕاستی پێویستە لایانی بەرپرس ئاوڕێ لێباتەوە و ئیشی باشتری بۆ بکە ئەو هەموو ئیحتیمامی ئەدرێ بە شوێنە ناحکومیەکان و ئەو هەموو پارە سەرفەکرێ و هەموو پارەیە ئەیین و بەڕاستی وەکو دایک و باوکان بەڵام بەڕای من ئەمە سوودی زۆر زیاترە بۆ مناڵەکان لەبەرەوە خۆزگە لایانی پەیوەندیدار ئاوڕێ لێباتەوە و کەشێکی لەبارتر بڕەخسێ بۆ مناڵەکان. پێشبینی من بۆ بەدەمەوە هاتنی خەڵک بۆ چالاکیەکان بەم جۆرە نەبوو بەڵام حتمما هەر کارێک کە ئەکرێ هیلاکەتی خۆی و ماندووبوونی خۆی هەیە و ئەوەی کە خێزان هاوکاری ئەو کەسە ئەبێ کە هەڵ ئەسێ بەکردنی ئەم چالاکیانە زۆر ئەرکێکی گەورەیە بەڕاستی توانم بڵم گەورەتر لەوەی کە من ئەیکەم لەبەرەوەی ئەو فراغی کە هەیە لە ماڵەوە بە بۆ نێم ئیشانەوە دروستە بێ ئەگەر خێزانەکەم پاڵ پشتم نەبێ و ئەو فراغانە پڕ ناکاتەوە ئەو کاتە من ناتوانم کە بەردەوام بم. مناڵەکان ئەم بەدەر لەم چالاکی ترمان هەیە کە فکری و هونەریە لە ڕووی فکری و هونەریەوە مناڵەکە سوودمەند دەبێ و هەروەها لە ڕووی کۆمەڵایەتیەوە کە مناڵەکان بەریەکەون فێری دروستکردنی پەیوەندی ئەبن و فێری چۆنێتی مامەڵەکردن و هاوڕێگرتنە بن لەگەڵ یەکتریا. ئێمە هەر چالاکێک تا ئێستا کە کردومانە ئەتوانم بڵم بە پەنجەی یەک دەست ئەژمێرێک کە چێنێکی دووبارە بوون ئەوانی ترن هەمووی جیاواز بوون. بێگومان زۆر نەک لێرە لە هەردوو شارەکەی تر گرفتی ئەوەی کە مۆڵەت نادرێ یان ئیسعاجی ئەکرێ بۆ نمونێسە ئێمە ئەمڕۆ ویستمان لە ناو پارکێکی گشتیا بێ کە ئەم یاری ئاوا کە چواردەورەکەی سەوزایی بێ سەرەوەی ئاسمانێکی شین بێ زۆر جوانتر و چێژ بەخشترە بۆ مناڵەکان حتمما بەڵام لەبەر ئەوەی کە هیچ هاوکاریەک نەبوو ڕێگە پێدانێک نەبوو بۆیە ناچار بوون کە بهێنی لە شوێنێکیاوە بەپێی هەم تێچووی چالاکیەکان هەم ئەو ئەرکەی کە سەرپەرشتیارەکان و ڕێکخەرەکە ئیگرێتە ئەستۆ بەپێی ئەوانە نرخمان داناوە. یەکشت زۆر گرنگە لێرەیە ئەوەی ئێمە هەمومان نیەتمان ئەوەیە کە کوبینێتەوە لێرە مناڵەکە چێژ ببینێت و دڵخۆش بێت
بۆی ئەگەر ئەم مناڵە لە ماڵیشەوە یاری بکات ئەگەر لەگەڵ خێزانەکەی خۆشییا بێ ئەگەری کەوتن هەر هەیە ئەوەی کە زۆر گرنگە لێرەیە ئەوەیە کە دایکان و باوکان لە کاتی کەوتنی مناڵەکەی یا لە کاتی هەر حاڵەتێکی نەخوازرا و بە دڵی فراوانەوە وەری بگرن کە ئێمە هەمومان هاوکاریە بین لەو کاتەیە. وڵای لەم ڕۆژەیە قورسە چکە من خۆی خۆم جاری وای من خۆم ئیش ئەەکەم ئەینجا وای مەجارم نیە ئەو نەگرنگی پێ بم چکا کە بە تەنیاش بێ دایمە هەست بە تەنیایی ئەکات تۆ میواندار و ئەو شتانەژوی هەتۆ زێ زەحمەتە سوودێکی زۆر باشیەیە لەلانی پەیوەردەوە سوودێکی زۆر باش ئەگەیەنێ پێیان ئەتیان لە ڕووی هەموو شتێکەوە من وەکو خودی خۆم حەزەکەم زستانانیش هەبێ لە شوێنێکی داخراوە چکە هەبوونە ئەوان شەمان دەوامیان نییە هەبوو نمونە تۆزە دوورکەونەوە لە جەنجاڵی مەکتەبیش بۆ نمونە شتەکانیان بەلاوە هەموو ڕۆژە دووبارەوە نەبێ بۆنە شتێکی جیاواز بێ لە ڕووی یاریکردنەوە لە ڕووی هەموو شتەکانی ژیانیانەوە نەکەها هەر ئاسایی گەورە بن و لە ماڵەوە بن و گۆشەگیر و شتەکانی ژیانیان دووبارە بێت. وەک حەزکە ئەیەن بابێتە ناو چالاکیەکە یعنی ئازادە ئەگەریش حەز نەکاتوانێت لە دوورەوە دانیشێ بەس پێشنیاری من بۆ دایکان هەمیشە ئەوە بۆکە زۆر لە نزیکی منداڵەکانەوە نەبن بۆ ئەو پەیوەستبوونەی کە هەیە لەم شوێنانەیە لەناو ئەمە موجۆش و خۆش و خۆشیە مناڵەکە بتوانێت بکرێتەوە بەرەبەرە لە دایکی جیابێتەوە بەڵام بەمەرجێ لە دوورەوە بێنێک ئاوا زۆر نزیکی بێ بۆی ئەو پەیوەستیە کە ئەگەر هەیە لەگەڵ مناڵەکەیە تۆزێک کلێنی تێبکەوێت پێوەستێ ناتەندروستەکە. یەکێکی تر لە ئامانجەکانی ئەم چالاکیانە جگەلەوەی کە مناڵەکە یێتە دەرەوە کاتێکی خۆش بەسەرەبا لە هەفتەکەیە ئەم 2 سەعاتە ئەتوانن دایک و باوکان لە ماڵەوە ئەو چالاکیانی ئێمە لێرە بۆیان ڕێکخین لە ماڵەوە بامان شێوە بۆیان ڕێک بخەنەوە و ئامادەکاریان بۆ بکەن بۆ ئەوی مناڵەکە هەم لە شاشە دوورکەوێتەوە ئەم کاتێکی خۆش بەسەر بەریان پەیوەندیی پتە و لەگەڵ دایکەکە یا باوکەکەیە دروست بکات. مناڵەکەی خۆم 6 ساڵە تەمەنی باشە کە ئێستا هێنام ینی بۆم کرد بە سوفڕایستێمنەوە ینی دەستی ماسە کردم لە خۆش ینی ئەوەی پێ خۆش بوو چکە هەم بێزار بوو لە ماڵەوە ینی تایبەندێکی زۆر چاکیە ئەم چالاکی ئەم شتانە. پێشنیارم ئەوەیە دایک و باوکەکان ئەگەرم چالاکیانەش نەبێ خۆی هەوڵ بیبا بۆ پارکەکان بۆ هەر شوێنێکە لە سروش نزیکە لەبەرەوەی مناڵ و سروشکەلەیەکی جیاکەیتەوە تاوانێکی گەوراکەین بەڕاستی مناڵ پێویستی بە بینای زۆر خۆش نییە پێویستی بە سروشتێکی جوانە لەبەرەوەی ئێمە خۆمان لەگەڵ سروشتا هاواهەنگین یعنی کە لە یەکەترازەین شتێکی خراپە لەبەرەوە حتا بتوانین نزیکی کەینەوە لە سروشت. من ناوم ئاروەیە و ئەمڕۆ من یەکێکم بەشدار بوون لەم چالاکیە یەک شکار خۆش بووە زۆرم حەز لێ بوو خلیسکێنەم کرد شەڕە ئاوم کرد بۆ خۆم دەیامە لەم کرد زۆر کاتێکی خۆش بەسەرە بم بۆ جەستەشم باشە دایک و باوکان کە بەم ناوە کانتان مەڵێن هامۆبایل بۆ خۆتان بیان بن بۆ سروشت